نون والقلم وما يسطرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. خوشحالین ئێمە لە بەرنامەیەکی نوێیە بە خزمەت ئەگەین ئەزیزان و خۆشەویستان بۆ پێشکەشکردنی بابەتێک وتوێژ سەبارەت بە قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز وەکو دوایین پەیامی ئاسمان بۆ سەرزەوی، وەکو یەکێک لە گرنگترین بنەماکانی ئەم گەردوونە کە خوای پەروەردگار ناردوێتی بۆ مرۆڤەکان، وەکو دوستورێکی گشتی بۆ مرۆڤایەتی لەسەر زەوی کە مامەڵەی لەگەڵ ئەکرێ پێگەیەکی دیاریکرا و گرنگ و پڕبایەخ و بەهای خۆی هەیە. قورئانی پیرۆز بریتیە لە دوستور. قورئانی پیرۆز بریتیە لە کایەکی زۆر زۆر گرنگ کە هەموو بوارەکانی ژیانی مرۆڤ و ئینسانەکان بە شێوەیەکی گشتی ئەگرێتەوە. خوازیارین بچینە ناو بابەتێک لەژێر ناونیشانی کاریگەری قورئان لەسەر مرۆڤ موسڵمان وەک تاک وەکو کۆمەڵگە. قورئان چی ئەگەیەنێت نسبەت بە ئینسانی موسڵمان و پێگەی قورئان لای ئینسانی موسڵمان چییە؟ ئەتوانین بڵێن کە ئەم ئومەتە ئومەتێکی بەختەوەرە بۆی کە خوای پەروەردگار قورئانەکەی بۆ پاراستووە. قورئان پارێزراوە چونکە خوای پەروەردگار خۆی بڕیاری داوە، بەڵام کتێبەکانی ڕابردوو کتێبە ئاسمانیەکان بێگومان نەپارێزراوە. لە کاتێکە قورئانی پیرۆز هەموو ئەوانی لە خۆ گرتۆ لە کتێبەکانی ڕابردووە بوون، بەڵکو زیاد لەوەش کە خۆی فەرمێ مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه. بۆیە ئەم قورئانە پارێزراوە. ئەگەر کتێبەکانی ڕابردوو پێشوو بە شێوازێکی مەحدودی هاتوێتن بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی دیاریکرا و بۆ خەڵکێکی دیاریکرا و ئەوە قورئانی پیرۆز ئەو کۆتوبەندەی تێکشکاندووە و بە مطلقی هاتووە بۆ هەموو مرۆڤایەتی. زیاد لە 286 جار لە قورئانی پیرۆزە ناوی ناس هاتووە و هەروەها سورەتێکمان هەیە بە ناوی ناس و هەروەها دوایین و شەش لە قورئانی پیرۆزە بریتیە لە کەلیمەی ئەنناس. لێرەوە ئێمە ئەکرێ بچێ ناو بابەتی کاریگەری قورئانی پیرۆز لەسەر ئینسان بە شێوەیەکی گشتی. ئەگەر بڕوانین ئەزیزان و خۆشەویستان، قورئان کاتێک کە کاریگەری لەسەر ئینسان دروست ئەکا گۆڕانکاری زۆر گەورەی تیا بەرهەمەیەنێت. مەعادی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 18 ساڵ بوو کە هاتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە. لە 28 ساڵیا وەفاتی کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسفێکە بۆی کە شارەزاترین کەسی ئەم ئومەتەیە بە حەڵاڵ و بە حەرام. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەسێکی زۆر دڕق و قاسی بوو، کەسێکی سەرسەخت بوو بەرامبەر بە نەیارەکانی. بەڵام ئەگەر دیقەت بین کاتێکە ئەوتێ کە خوشکەکەی بووە بە موسڵمان چوو بۆ لای کە پێوت سەمیعت ئەنەکی قەد سەبئتی، وتی بووی بە سابئیبی و بە موسڵمان. ئەوش لەو کاتەیە هەندێک ئایەتی خوێندەوە، هەندێک لە ئاەتەکانی سورەتی تاها. لەو کاتەیە دڵی نەرم بوو، گەڕایەوە ئیمانی هێنا. بوو بەو ئیمامی عومەرەی کاتێکە بیزانایە ئەگەر بێت و تووشی جۆرێک لە ڕیا دێت سەرزەنیشتی خۆیە کرد. ئەیوو من ئەو عومەرەم کە لە مەکە بە مشتێ جۆ بوشترم ئەلەوەڕان بۆ فلانە بنەماڵە، لەسەر مینبەر سەرزەنیشتی خۆیە کرد کە دابەزی ئەیانوت ئەی ئیمامی عومەر ئەوە چی بوو بۆ هات کرد؟ ئەی فەرموو دەخەلت نەفسی نەخوە فەئەرەدت ئەن ئەکسیرەها. نەخۆیە چۆتە نەفسیەوە. ئەو پەروەردەی قورئانیە بێگومان ئەو کاریگەریەی لەسەر ئیمامی عومەر دروست کردووە. ئەمانە و دەیەها نمونەی تر. جا ئێمە چێنێەوە ئەم باسە و خۆشەویستان بۆی کە بزانین کاریگەری قورئان لەسەر تاک، لەسەر کۆمەڵگە، لەسەر خێزان لە هەموو بوارەکانەوە چییە. خوازیارین کە گوێبیست بین لە جەنابی دکتۆر عوسمانەوە تەوەریەکمان بۆ باسکە ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشێکی ئەڵێم قورئانی پیرۆز تەنها کتێبێکە، گشت چەمکەکانی ژیان و دین و دنیای لەخۆ گرت بێ. یعنی بڕۆ سەیریکە بەراورد کە لەگەڵ هەموو کتێبەکانی دیکە ئاسمانیەکان و نائاسمانیەکان. بزانێت چ کتێبێک ئەتوانی بگەینتە ئاستی قورئان، نزیکی بکەیتەوە لە ئاستی قورئانە کە هەموو چەمکێکی ژیانی تێدا بێ، ژینی تێدا بێ، دینی تێدا بێ. ئێستا بۆ نمونە
کاتێ باسی عقیدەیەکەی بە تێر و تەسەلی قورآن باسی عقیدە بۆکە باوەڕبوون بە ڕۆژی دوایش جگە باوەڕبوون بە خودا و بە گشت پێغەمبەرەکان و بە گشت کتێبە ئاسمانیەکان و تا دوایی کە سەیرەکەی بۆنمە کە قورآنە فەرمێ ئین هذا القرآن يهدي للتي هي أقوم أقوم لە چیە؟ لە عەقیدە ئەقوەم لە ئەخلاق یەک چەمکی ئەخلاقی بێنە جەنابی دکتۆر یاسین تەسەوەر بکە چەمکێکی ئەخلاقی بێنە ئەخلاقی باش ئەخلاقی خراپ قورآن ئاماژەی پێ نەکرد بێ چۆن خۆ جوانەکەی بە ئەخلاقی جوان چۆن خۆ دوور ئەگریت دوورە پەرێزەبی لە ئەخلاقی ناشرین و خراپ و زشت باشە ئەخر ئەمە بەڕاستی اینجا ئەخلاقە دەرونیەکان یعنی نەخۆشی دەرونیەکان چۆن سنگت پاکەکەیتەوە چۆن دڵۆ پاکەکەیتەوە بۆیە قورآن کاتێ فەرمێ يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور يعني نخوشية درونية كان شاريكات يتر كبر غرور حسادات قين رق خوب قور الزانين أمانة هرها متصفية دورمو بزان التوراة وشتاني تدايا بزان إنجيل وشتاني تدايا أما جان بيكدو نخوشي كردو بيكدو بواري أخلاقي كردو بلام أوا بتيرو تسلي إن جاورها بواري جيان بواري ياسا لهمو چەمکێکی یاسادا پەیوەندی خود و خۆت لەگەڵ خۆتە خود پەیوەندی خود لەگەڵ خوددا پەیوەندی لەگەڵ مرۆڤەکانی دیکە ئەو مرۆڤە هاوژینتە ڕۆڵەتە باوکتە دراوسێتە مسلمانە نامسلمانە هاوڵاتیە نا هاوڵەتی وڵاتێکی دیکەیە اینجا ئەو کەسە ئەشتی خوازە اینجا ئەوە جەنگاوەرە دوژمنتە پەیوەندی لەگەڵ ئەمانە هەموو چۆن پەیوەندی دروستەکەی پەیوەندی لەگەڵ ژنگە لەگەڵ دار و درەختە چۆن مامەڵەیەکەی لەگەڵ ئاوا چۆن مامەڵەیەکەی لەگەڵ مێرولا چۆن مامەڵەیەکەی بۆیە ئیمامی نورسیە فەرمێ قسێکی زۆر گەورەی هەیە باسی گەورەی ئەم شەریعەتە قورئانیە کا فەرمێکی إن شريعة حرمت إيذاء نملة محال أن لا تحافظ على كرامة الإنسان دكتور عبد الله فرمي براسي شريعته يعني آزارداني ميروليك حرام كا أستمو مستحيلة كرامتي مروفنا باريزي كواتي لبواري أخلاقي كانا سيركا لبواري ياسايا كانا لبواري كوملايتي كانا هرچي بي بخيالتا قرآن أقر بماني بيناسي كين جيقوي دوا پەیامی خوایە ئێمە پەیمانی کۆنمان هەیە کە تەوراتە پەیمانی نوێمان هەیە کە ئینجیلە بەڵام دوا پەیام کە قورانی پیرۆزە جگە ئەوەی کە پەیامی خوایە ئەگەر بمانوێ پێناسینکەین ئەڵێین کۆکەرەوەی گشت چەمکێکی ژین و دی جوان دەستە خۆش بێ لە ناوی دکتۆر عەبدوڵڵا طبعا ئەم قورئانە کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکان لە هەموو بوارەکانە وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد لە ڕووی عەقیدەوە لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی فیکرەوە لە ڕووی عەقڵەوە لەسەر کۆمەڵگە ئەتوانین بڵێین قورئان ئەکرێت چ کاریگەریەکی هەبێ بە شێوەیەکی گشتی بسم الله الرحمن الرحیم قورئانی پیرۆز دیارە پەیام و ڕیسالەی رب العالەمینە لەو بەشەریەتە ئینسان تێیدا متەلەقیە خوای گەورە وای خەڵق کردیە ئەو ئینسانە کە دروستکراوێکە لە دروستکراوەکانی رب العالەمین و ئەو قورئانش کە کەلامی پەروەردگارە ئیتر خوای گەورە ئەو قابلیەتی بەو ئینسانە بەخشێکەوە تەلەقی بکە دەمینێتەوە ئەو ئینسانە چەند قابلیەتی تەفاعولی هەیە لەگەڵ ئەو قورئانێکەوە تەلەقی دەکا یعنی ئەگەر بێتە ئەو ئینسانە لەسەر ئەسڵی فیترەتی خۆی بمێنێ بەو شێوەیە کە خوای گەورە خەڵقی کردێ وەکو ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە طبعا ئەو بە دەرەجەیەک متەلەقی بووە ئەو دوای لە ئەوەوە کە گەیشتیت ئەصحاب و وهكذا هەتا ئەو گەیشتە ئێمە و هەتا ڕۆژی دوایش بالضبط وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم لسورة قاف خوي سبحانه وتعالى فرمي إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد شێ دەتوانی تەفاعلی لەگەڵ بکە و تەلەقی بکە بەو شێوەی کەوا خوای گەورە سوبحانە وتەعالە دەیەوێ هەدەفەکەی پێشی لەو ئینسانە گۆڕانکاری لەسەر بکە ئیتر ئەو کەسەی کەوا لمن كان له قلب ئەوەی کەوا دڵێکی زیندوی هەیە ئەگەر ئەو لە زیندوەشی نییە ئەو ئەلقە السەمع وهو شەهید تەماشاکە ئەو هەم بێباوەڕە بەس خۆ دڵەکەی زیندوی نییە پێشی ئیمان بمفهوم قرآني كي كواب راستي إيمانا جياني بيد بخشي بلام أدي چون أو قرآني ورقر ألقى السمع وهو شهيد جويلي رابقري لكاتك دا كوا حاضر القلب والذهن والعقل بي وريد قري سبحان الله ما قال
یعنی هەندە پیساتیەکی وا لەسەر فیتڕەتەکەی دروست بوو بتەمانعێک لە بینی ئەو لە بین تەلەقی ئەو قورئانێکەوە کاریگەری لەسەر بکە. ئیتر ئەوە وەکو لەسەر مستەوای فەرد و تاک حتمما کۆمەلگاش لە ئەفراد پێک دێ، لە تاکان پێک دێ. بە تەئکید وەکو جەنابی دکتۆریش ئاماژەی پێدا ئەو کاریگەریە لەسەر هەر تاکەکان و بابڕین لە مەجموعی ئەو تاکانش کە کۆمەلگایەک پێک دێ، بەڕاستە من وا تەسەوڕ دەکەم ئەگەر بێت و تاکەکانی کۆمەلگا ناڵێن هەمووی چونکەوە مەحاڵە، هەرقان قاعدە قورئانیەکە جوانیە، بەڵام زۆربەی زۆری فعلا تەلەقی ئەو قورئانە بکەن وەکو خوای گەورە دەیەوێ و شریعەتی خوا هەڵقوڵاو لە قورئان و لە سونەت حاکم بی بەسەر ئەو مجتەمع و کۆمەلگایە، واللهی تەسەوڕ دەکەم ژیانێک بڕەخسێ لە بۆ ئەو کۆمەلگایە هاوشێوەی ئەو ژیانەی کە لە بەهەشت خوای گەورە باسی دەکا. ئیتر بە تەئکید یعنی تەئسیراتی قورئانی پیرۆز لەسەر تاک کە ڕەنگ دەداتەوە بە ئیستیفادەی مجتەمع کۆتایی پێدێ. یعنی لە بۆ نمونە شعراوی ڕەحمەتی لێبی قسەیەکی جوان دەکات، دەڵێ کاتێکەوە قورئانی پیرۆز هاتیە تەکلیف لە تاک دەکا نابێت دزی بکەی، ئەگەر دزی بکەی دەستت دەبڕێتەوە بەو مەرج شڕوتانی کەوە معلومی جەنابتانە. دەڵێ خۆ ئەگەر بیری لێ بکەیەوە ڕاستە قەیدێک کە لە بۆ خودی ئەو تاکە داینایە، بەڵام ئەگەر مجتەمع سوودمەند بی لەو قەیدەی کە لە بۆ ئەو تاکە دانرایە، خۆ ئەو تاکەش بە تەئکید سوودمەندە چونکە مجتەمعیش عینی هەمان حکمی تەوجیه کرا، ئەویش پارێزراوە، سەر و ماڵی پارێزراوە، کەواتە بە سوودی هەموو کۆمەلگا تەواو دەبی. بەڕاستی هەر کەسێک واجبی سەرشانی خۆی دەزانی، لە مقابلیشدا حقوقی لە بۆ دابین کرا. ئیتر بە تەئکید لە هەموو ڕووەکانەوە بەڕاستی من یعنی وا تەسەوڕ دەکەم ئەگەر بێت و مجتەمەعێک بتەوێ ڕاست بیکەیە نیوە لە 150 بیکەیە شورتە لەسەر ئەوەکانی تر، هەر نەفەر شورتەیەکی لەگەڵ بی لە بۆی زەبتی بکەی. دەوەڵڵاهی هیچ دوور مەبینە ئەو کەسە ئەگەر لەبەر خاتری ئەوەی نەبی لە خوا دەترسێ و حسابی ڕۆژی قیامەت بێ لەگە شورتەکەش وەکو بەشەرێک وەکو ئەو ئیتفاق دەکا و ئەوەی دایانوێ دەیکەن. نمونەش زۆرە وانە وایە. کەواتە بەڕاستی تاکە زەمانەت لەوەی کەوا فعلا مجتەمع کۆمەلگا بە مانای کەلیمە لە ئەمن و ئەمان دابژێ، واللهی ئەو قورئانەیە. ڕاستە دەستە خۆی جەنابی دکتۆر. طبعاً مامەڵەی ئینسان وەکو تاک لەگەڵ قورئانی پیرۆز یا سیرەی ئینسان ژیانی لەگەڵ قورئانی پیرۆز نەمادیجی زۆرمان هەیە کە ئێمە کۆمەڵێک ئەحادیثی زۆرمان هەیە کە ئاماژاکە بۆی کە ئینسان سەرقاڵ بێ بە قورئان خوێندنەوە، و هەروەها هەڕەشەیەکمان هەیە لە خوای پەروەردگارەوە بۆ خەڵکانێک بۆ ئومەتێکەوە هەجری ئەم قورئاناکەن و مامەڵەی ئینسان تا چ ئەندازەیە قورئان بخوێنێتەوە، چۆن مامەڵ لەگەڵ ئەم قورئانەیە بکە، هەڵسوکەوتی چۆن بێت لەگەڵ قورئانی پیرۆزە، چۆن بێتە ویردی سەر زمان و ویردی ڕۆژانە، خێزانێک چۆن ئەم قورئانە پەیڕۆ بکە. یعنی بۆ نمونەی ئێمە گەر بڕوانین لە بواری خێزانە خوای پەروەردگار ئەم گرێبەستی هاوسەرگیریە بە میثاق ناوە بە، و نەک بە میثاقێکی ڕوتش، بە میثاقێکی زۆر غەلیظ واتە قورس ناوێ بە. ئەگەر ژن و مێر لە نێو خێزانە بزان کە میثاقێکی غەلیظە، مامەڵەیان زۆر جوانە بە پێی قورئان و سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. یعنی قورئان لە بواری خێزانە پێمان ئەفەرمێ کە ژن و پیاو لە یەکترین بعضکم من بعض، کە ئەم لەو بێ و ئەم لەم بێت، یعنی وەکو ئەوایە بە هەردووکیان ئەنجا مرۆڤێکی تەواو پێک بێنن. ئەو جار مامەڵەیان زۆر جوانە بێ ئەم هەموو گرفت و کێشە خێزانیانە لە نێو کۆمەلگایە بەو ئەندازەیە نابێت. لە قورئانە طبعاً کە خوای پەروەردگار ئاماژە بەواکە کە پیاو لیباسە بۆ ژن، ژنش لیباسە بۆ پیاو. ئەمە طبعاً ئەم لیباسە کۆمەڵێک مواصفاتی هەیە، یەکەم جوانیە، دووهەم ئەی پارێزێ، سێهەم ناشرینەکانی داپۆشێ، اینجا کۆمەڵێک سیفاتی زۆری تایە. لە بواری خێزانە ئێمە ئەگەر ئەم قورئانە پەیڕەوکەن ڕەنگە زۆر کێشە و گیر و گرفت هەیە لە کۆمان بکەوێتەوە. زانایەکی پایەبەرز لە وتەیەکی فەرمێ من بەلەغه القورآن فقط كلمه الله، هەر کەسێک کە قورئانی پێگەشت بێ کێشەیە کە پێی نەگەشت بێ. لە کاتێکە زانایەک جارێکیان لەگەڵ کوڕەکە کەوتەوە توێش، وتی چۆن قورئانی خوێنیتەوە؟ وتی ئاوا. وتی کوڕم وا قورئان بخوێنەرەوە کە قورئان بۆ تۆ هاتووە. ئینسان ئەگەر وا قورئانی خوێنەوە کە بۆ ئەو هاتووە، طبعاً مامەڵەی زۆر جیاوازە بێ،
لە مامەڵەی لەگەڵ خەڵکی ترا تۆ کە خوێنی توانێ هەموو ڕۆژێ خۆت نمایشەکەی بەسەر قورئانی پیرۆزە ئایا من لەکوێی ئەم قورئانم وەیل للمطففین بۆ نمونە ئایا لە ڕیزی ئەوانە نیم قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم خوين ما يشكا بسر قرآنها روجانا محاسبي خويكا روجانا ويردكي سر زمانتي بويا بيقيني ما وصاني بريس أجر إنسان روجانا ويردكي هبي لقى القرآن بيروزا بمرجع لقى يا بردوان بيقوران كاري زور ريشي لنيوان إنسان كان دروسكا زۆر کەس هەیە بە قۆناغی زۆر سەختی ژیانە تێپەڕیوە بەڵام کە تۆبەی کردو و گەڕاوەتەوە دڵێکی ناسکی بۆ دروست بۆکو ئیمامی عومەرە فەرمێ جالیس التەوابین فإنهم أرق أفئدة کەم قورئانە خوێنێ فرمێسکەکانی هۆن هۆندێتە خوار بۆی ئینسانێکی نمونەی پاک دروستەکە جەنابی دکتۆر عوسمان ئاماژەی بەوە کرد هەموو بوارەکانی ئەخلاقی لەخۆ گرتووە شتێک نییە کە ئەخلاقی پەسەند بێ ئیلا فەرمانی پێکردووە کە خۆی ناپەسەند بێ ئیلا قورئانی پیرۆز نەهی لێ کردووە ئەو کەسەی کە قورئان جێبەجێیەکە ئەوەی کە خوێنێتەوە لەدای خوێندنەوە طبعا عملی پێکە کە تەطبیقێکە ئەنجا تعلیمێکە ئەنجا تەبلیغێکە و ئەیگەیەنێ ئەگاتە چ ئاستێک لە جێبەجێکردنی ئەم قورئانە ئەبێتە چ مرۆڤێک بۆ مامەڵەکردن لەگەڵ خوای پەروەردگار چ ئینسانێکی ڕازگۆی لێ دەرەچێ چ ئینسانێکی لێ دەرەچێ کە دوور بێت لە غەش لە خیانەت لە گوناه لە تاوان ئەگەێنێتە ئاستێک کە هەست بە مەعیەتی خوای پەروەردگار بکەی ئەگەێنێتە ئاستێک کە شعور بە ئیحسان بکەی بۆی کە خوای پەروەردگار چاوی لە ئینسانە بۆی کە ئینسان وا خوا پەرستێکە چاوی لە خوای پەروەردگارە ئیمامی عەلی بەڕەحمەت بیاخوا طبعا جارێکیان پرسیاری لێکرا ئەو دیکە لە یادم بێ کە فەرمووی لەو کوشی فەلیە الغیطاء و مەزدەت و یەقینە ئەو غیطاء کە هەیە لە نێوان من لەگەڵ بەهشت و جەهەنەم ئەگەر کەشف بکرێ من یەقینەکەم زیاد ناکات چونکە پرسیاریان لێکرد چۆن وتی وەکو وایە بە دوو چاوی خۆم بەهشت و جەهەنەمم بینی بێ لە وەصفی چاوی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای پەروەردگارە فەرمێ ما زاغ البەصر وما طغى بەس وەصفی چاوی منی نەکردووە چاوی ئەو لە چاوی من ڕازگۆتر و جێپەسەندترە بەلای هەمووانەوە ئەو لە ئیسرا و میعراجا بەهشت و جەهەنەمەکەی بە دوو چاوی خۆی بینیوە ئەکرێ ئینسان بێتە نمونەیەکی زۆر جوانی کۆمەڵایەتی وەکو تاک لە خێزانە ڕاستگۆیی سەرڕاستی دڵسۆز بۆ خاک بۆ گەل بۆ نیشتمان خەباتکار جیهادکار لە کاتێکا کە پێویستە لەکوێ حەق بێژی پێویستە ئەم حەقە بدەرکێنێ ئەمانە هەموو کاری گرنگن کە قورئان تاکی موسڵمانی لەسەر پەروەرداکە پرسیارێکمان لێرا بۆ دێتە پێ جەنابی دکتۆر عوسمان ئایا ئەکرێ ئینسانی موسڵمان مامەڵ لەگەڵ قورئان هەر لە ڕووی ئەحکامەوە بکە بەس نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەمانەی لێوەربگرێ یا شتێکی گشتگیرتر و شامیلتر هەیە بۆ ئەوەی کە موسڵمان لەسەر قورئان پەروەردە بێ و مامەڵەی لەگەڵ بکە هەرێکی لەمە لە کاتی خوێندنە کاتی ئەچێتە قوتابخانە فێرگە بۆ نمونە دە بابەتیان بۆ داناوە دە بابەتیان بۆ دانەوە ناکرێت تۆ گرنگی بە بابەتێکیان بی ئەوانی دیکە فەرامۆشکی بۆ نمونە ینی بابەتی فیزیا هەیە بابەتی کیمیا هەیە بابەتی زیندەزانی هەیە بۆ نمونە ئینگلیزی هەیە کوردی هەیە عەرەبی هەیە ئەمانە مێژوو هەیە جیۆگرافی هەیە ینی ئەمان هەرێکی بابەتێکن ناکرێت تۆ ینی پەلاماری بابەتێکیان بی هەر خەریکی ئەو بابەتی ئەوانی دیکە فەرامۆشکی ئەبێ لە هەمویانە پشکت هەبێ بەڵام ئەکرێ لە یەکێکیانە بوویتە سپۆر لەو بابەتەیە لەو بابەتە پسپۆرسە بۆ کەسمان هەیە مەشهورە بە قیامی لیل ینی قیام الليل لە عیبادەتەکانی دیکەی زیاترە بەڵام سێریکە ئەوە تاسیری نەکردو سەرەوەی کە گرنگی نەدا بە ڕەوشت گرنگی نەدا بە عەقیدەی بە هەموو چەمکەکان نەگرێتەوە جا سێریکە مامۆستا ینی ئەو گۆڕانکاری کە قورئانێکە سێر تۆماس ئەرنۆڵد کە بیرمەندێکی گەورەی فەرەنسی کتێبێکی بە ناوی بانگەشە بۆ ئیسلام الدعوة إلى الإسلام قسەیەکەکە ئەو بیرمەندە ناموسڵمانانە کە سەیری مێژووی ئیسلامەکەن کە سەیری قورئانەکەن یان فەرمودەیەکەن ژیاننامی پێغەمبەرەکەن عەلەیهی سەڵات وسەلام بابەتێک سەرنجیان ڕاکێشی ئێمە قەت بیری لێ ناکەینەوە ئەوڵێ باش ئەم قورئانە چ گۆڕانکاریەکی بەسەر ئەوانە کردووە تەسەوور بکە کاتێ بەغدا وێران کرا لانی مەغۆلەکانەوە ئەوانە دڕندەن بە معنای کەلیمەوە وەحشن بوون یان نە ئەخلاقێک نە دینێک نە ڕەحمێک نە میهرەبانیەک نە دڵسۆزیەک چوونتە هەر جێ وێرانیان کردووە بەغدایانە تەخت کرد قەتڵ و عامێکی خەڵکیان کرد کەچی خەڵکەکە هەرچەنە شکستیان خوار لە بواری سەربازیەوە لە بواری اقتصادیەوە لە بواری عسکەری ئۆمانەوە و لە بواری خلافەتەوە ڕوخێنرا و ئەو هەموو قەتڵ و عامەیان پێکرا بەڵام بوارێکی عەقیدە و بواری ئەخلاقیان لەدەست نەدا ئەڵێ چی ئەڵێ یەکەم جارە لە مێژووە داگیرکەری زلهێزی دڕەندە واز لە بیر و باوەڕی خۆی بێنێ بچێتە سەر
بیر و باوەڕی دۆڕاو شکست خوار لاواز ئەویش دوای ئەوەی کە بەغدایان داگیر کرد بە 35 ساڵ ئەوانە بوونە مسلمان یاعلانی ئیسلامەتی خۆیان کرد اینجا نەک ئەوە نەبوونە مسلمان غەمی دینیان هەڵگرت چوون ئاینیان بڵاو کردەوە بە جیهانە تەسەوڕکە ئێسش لە ئەوروپا لە ئەمریکا دەستگای زۆر گەوریانێ تەتەرەکان باشە تەتارستان و بڕوەڵی من سەردانی هەنێ مرکزم کردووە لە وڵاتان یعنی خەیاڵیە ئەو هەموو دڵسۆزی ئەو هەموو ئیمکانیەتە دەوڵەمان هەموو خۆیانەکەنە قوربانی دین ئەمە گۆڕانکاریەکی کەمێک ئەخلاقی ئیسلامیان بینی ڕاست بجەنابەت باسی بۆ نمونە ناو خێزانت کرد تۆ تەسەوڕەکەی جەنابی دکتۆر کە ئینسان سەیری ئەو بنەما قورئانیانە بکایسە بۆ نمونە خێزان ئێمە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە چونکە کۆمەلگایەکی قورئانی نین بە معنای کەلیمە یعنی تەلاق یعنی چی؟ یعنی سەرەتای کێشەی دوو بنەماڵە دوو هۆز دوو عەشیرەت یعنی جاری وای دوو وڵات ڕاست لەم وڵات سەرکردەیەک ینی خێزانەکەی لە وڵاتێکی دیکە کە کێشیان دروستە بێت دوو وڵات وێرانە بێ ئەمە چییە؟ ژن و مێردێ بە یەکۆ نەگونجان کەچی قورئانی پیرۆزە فەرمێکی فەئیمساکم بمعروف ئەو تەسریح بإحسان نابێ کێشە دروستکەی ئەبێ کاتێ جیابیتەوە لێی ئەبێ چاقی لەگەڵا بکەی لە جیاتی مارەی زیاتری بەرێ نای مەزڕێنە باسی مەکە بە خراپە هەمیشە سیفەتە جوانەکانی باز بکە اینجا سێرکە نمونەیەکی دیکە کە پەروەردگارە فەرمی وەلا تەنسەوە الفەضڵ بەینەکم ئەم ئاەتە بۆچی هاتووە لە سیاقی چێ هاتووە کوڕێک داوای کچێکی کردووە ماری بڕیوە بەڵام هێشتا چێژی لێ نەکردووە هێشتا نەیگواستەوە دخول نەبووە کێشەیەکەوێتە ناویان و جیابنەوە پەروەردگار فەرمیچی وەلا تەنسەوە الفەضڵ بەینەکم ئەمە خۆژانی لەگەڵا بەسەر نەبردووە هەر ئەوەنەی ئەو کچە بە تۆ ڕازی بۆ یەکەم جار ئەمە فەزلەکە بە تۆ هەر ئەوەنەی ئەم کوڕە چووە داوای ئەو کچەی کردو ئەو فەزلەکە کە ئەو کچەی خۆشویستوە هەر ئەوەنەش بێت پێکەنینێک کیلۆ پاقلاوەیەکی ناوێتی بۆی دیارەک بەیەکتریان ناوەتەوە پێکەنینێ بەدەم یەکەوە پەروەردگارە فەرمێ ئەو فەزلەتان لەبیر مەکەن یعنی کاتێ جیابیتەوە لێی بڵێ یا ڕەبی خوایە ئەو ئافرەتە لەگەڵ منە نەگونجا یا ڕەبی خوایە مێردێکی چاکتری لە منی پێبەخشی ئەوش بڵێ یا ڕەبی خۆ ئەو پیاوە لەگەڵ منە نەگونجا یا ڕەبی خێزانێکی پێبەخشێر منی لەبیر بچێتەوە خێزانێک ئەوەنە چاک بێ ئاسوودەیکە وەلا تەنسەوە الفەضڵ بەینەکم بزان ئەم یاسا قورئانیانە بەڕاستی چۆن ئێمە دوور کەوتوینەتەوە ئێستا بەداخەوە هەرچەنە قورئانی پیرۆز تاکە کتێبێکە زۆر خوێنرێتەوە کتێب نییە لە بەرگەوە بۆ بەرگ بە سەدەها جار مرۆڤ خوێنێتەوە هیچ کتێبێک نییە بایبڵ کەس نەیخوێنێتەوە لە بەرگەوە بۆ بەرگ بڵێ کەسێکەیە لە بەرگەوە بۆ بەرگ ختمیەکە شتی وامانی نییە شتی وامانە ئیجاوەرە لە بەریکە چەند ملیۆن کەس ئێستا بۆ نمونە لە لیبیا زیاتر لە ملیۆنێک لە بەریانە بۆ سەری تورکیا بکە بۆ سەری ئەندەنوسیا بکە سەری مالیزیا بکە بە مەلای سەری مصر بکە دارفۆر زۆرترین ڕێژەی قورئان خوێنی لەبێت سەرکە باشە قورئان لەبەرکردنی خوێندنەوەی بیرکردنەوەی ڕاوەکردنی تەفسیرکردنی ئیجاوەرە بەگوێکردنی ئەمانە هیچ کتێبێکی دیکەوە کاریگەری نییە بەڵام ئەبینی کاتێ کەسێک قورئان لەبەرەکە خوێنێتەوە بەڵام ئەگەر ڕنگدانەوەی لەسەر ئاکار و ئەخلاقی نەبێ چ کارە ساتێک دروستە بێ کاتێ هەر کەسێک زیاتر قورئان بخوێنێتەوە ئەبێ زیاتر خاچیتر بێ ئەبێ زیاتر دڵپاکتر بێ ئەگەر قورئان لەبەرکە ئەبێ دڵی بێتە ئاوێنە وەکو دڵی پێغەمبەری لێبێ عەلەیهی سەڵات وسەلام زیک بێتەوە لەو دڵی ئەو هەرچەندە ناگەنێ دڵی پێغەمبەر کاتێ قورئانە فەرمێ چی وشفاء لما في الصدور يعني هەرچی قین و ڕق و کبر و ئەمانە کەچی ئەبینی بۆ نەوە تا زیاتر قورئان لەبەرکە کبری زیاترە بێ غرور زیاترەی گرێ ئەمە چییە؟ کەواتە وشەکانی قورئانی لەبەر کردووە ڕۆحی قورئانی لەبەر نەکردووە یعنی چێژی لە ڕۆحی قورئان وەرنەگرتووە ئەم ئاەتانە کاتی خوێنیتەوە بەڕاستی ئینسان سەرسام بێ تۆ دەسەر بۆ نمونە سەیری ئەو ئاەتە بکە کە کاریگەریەک دروستەکە گەرێمە جێبەجێ بکەین خوای گەورە باسی کەسێکمان بۆکە بۆ نمونە کەسێکی کوشتووە کەسێ چاوی کەسێکی هەڵکۆڵیەوە کەسێک گوێی کەسێکی بڕیوە کەسێ زمانی کەسێکی بڕیوە دانیشکان وە بۆ نمونە لوتی بڕیوە يعني آياتك كباسي قصاصك ونيا وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس دواي أو تشاوى لوتا يعني همي وإيجاد فرمي والجروح قصاص كشي دواي أو هم كتن وكارساته فرمي فمن تصدق به فهو كفارة له دواي أو هم كارساته هان تدا ليبردبي دباشا مروف بقاتا أو آستا لقل تاوان بارشان مروف يعني مهربان به تاوان بار من الأسر ريزبيا فمن عفي له من أخيه سبحان الله
يعني کەسێکی کوشتووە کەسێکی کوشتەوە کە سوکاری کوژراوەکە ئەڵێن کاکە بڕۆ عەفومان کردی یاخۆ خوێنەکە نیوەیمان بەرێ بەشێکت لێ ئەڵێ ئەوان تۆ برای ئەوانی ئەمە دوژمنایەتی هەیە بەڵام ڕۆحی برایەتی زیونەوە کاتەوە ئەفەرمێن فەمەن عوفیە لەهو من ئەخیه شەیء فاتباع ئەسیرکە ئەمە بەڕاستی ئێمە لەکوێی ئەم قورآنی کاتی قورآنە فەرمێ چی وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين كنوانا الذين يسارعون الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين بويا أجر بتوي بيناسي قرآن بكي كوتمان كوكروي قش شمكيكا بەڵام ئەگەر بتوێ قورآن ببینم ئەبێ پێغەمبەر ببینی عەلەیهی السەڵات وەسەلام کەوتیان پێناسی قورآنمان پێناسی پێغەمبەرمان بکە بۆ دایکی بڕوادەران حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی ئەی قورآنتان نەخوێنێتەوە ئەو قورآنە یعنی چی تەسەوڕکی ئەو هەموو ئەخلاقیاتە لە قورآنە هەیە کاتی جوانترین شێوە باسی ئەخلاقی جوانەکە بەڵام خۆشی نابێنەوە توونەوە بێنێ ئەبێ سەد بێنێ کاتی باسی ڕازگۆیەکە پێغەمبەر سەدی هێناوە لە ڕازگۆیە كاتي باسي والكاظمين الغيظ صدي هنا كاتي باسي ويدرؤون بالحسنة السيئة صدي هنا وادفع بالتي هي أحسن صدي هنا والعافين عن الناس صدي هنا وباشا ولا تنسوا الفضل بينكم صدي هنا واللهم يانا صدي هنا بوي پروردگار كأنما بيفرمي محمد سر برسكروا شرم مكة جاري دبو قجيهان بليتي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين والله وبالله وتالله ئەگەر ئەمر نەبووایە پێغەمبەری جان بیفەرمێ ئاوا باشە ئێمە بیخوێنین نەبەخوێن لە نوێژان چونکە بەڕاستی هەزەکەم وانی بەس تەنها پێغەمبەر دەتوانێ نوێژی مەناسکی ژیانی هەموو چرکێ ساتێکی ژیانی مەرگیشی هەر هەمووی بۆ ئەڵڵاوی ئەخرەوە بێتە قورئان ئەو بێتە قورئان بەڵێ خۆشەویستان دوای ناوبڕێک دێنەوە خزمەتتان خۆشەویستان دێنەوە خزمەتتان و پرسیارێکمان هەیە ئاراستەی جەنابی دکتۆر عەبدوڵڵایەکەین جەنابی دکتۆر قورئانی پیرۆز وەکو گردوونێکی خوێنراوە و گردوونش وەکو قورئانێکی بینراوە کە ئەمە کاریگەری هەیە لەسەر دەرونی ئینسان کاتێکی خوێنێتەوە ئەم قورئانە نەک کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئینسانێکی ئیماندار هەیە بەس لەسەر دڵ و دەرونی خەڵکانی ناموسڵمانش بووە لا تسمعوا لهذا القورئان والغوفی ئەترسان زۆر نمونەمان هەیە لە قورئانە کە کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئەوانش دروست کردووە لێرەوە ئەمانەیە بزانین ئەبێ ئینسانی ئیمانداری ڕاستەقینە و سەرڕاست مامەڵەی لەگەڵ قورئان چۆن بێ خوێندنەوەی لەبەرکردنی بوارەکانی تری هەوڵدان بۆی کە جەنابە و ئەزانم ئەزمونێکی باشە هەبێ لەم بوارەیە كاكتوري بريز رب العالمين دفرمي الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته عن معلوم زناب تانك باس لأهل كتابه وإما شهر بو مفهومي كوا قرآن بيروس كتاب رب العالمين طبعا إما شبه مشمولي حق تلاوة قرآن بيروس إما لسلمان طبعا لدواي إيمان هنا بقرآن بيروس كوايا كم خطوة لا بد منه اقتداء ببيغمبر صلى الله عليه وسلم پێش هەموو شتێک تیلاوەی قورئانی پیرۆز زۆر گرنگە بەڕاستی یعنی ئەگەر گرنجەکەی لەو ڕوانگەیەوە تەماشا بکەیت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی هەر پیتێکی حەسەنەیەکەوە هەر حەسەنەیەکیش بعشر أمثالها يعني مجرد كاتێکەوە دەڵێ بسم الله الرحمن الرحيم کە معلوم زەنابتانە ئاەتێکە لە قورئانی پیرۆز 19 پیتە 109 خێر ئیتر تیلاوەی اینجا ئەو حەقی تیلاوەیە وەکو باسمان کرد لە ئاەتەکە کە خوای گەورە ئاماژەی پێدایە سوبحانه وتعالى بەو شێوەی بیخوێنیەوە کەما ئونزیل علی الرسول صلی الله عليه وسلم معلومە کە ئەوانەی کەوا سەنەدی قراءە وەردەگرن بە سەنەدێکی متصل عن فلان عن فلان عن فلان هەتا دەگاتە رسول الله صلی الله عليه وسلم ئەویشیان لە جیبریلەوە عليه السلام ئەویشیان لە رب العزەوە سبحانه وتعالى يعني کاریگەری خوێندنەوەی قورئانی پیرۆز بەو شێوەی کەوا فعلا پێغەمبەر خوێندیتیوە صلی الله عليه وسلم والله زۆر جیاوازە لەوەی کەوا پابەند نەبی بەو ئەحکام و بەو صفات و مەخارجانە ئەم بە تەجروبە متەواضعی خۆم باز دەکەم کە وەکو فەزلی خوای گەورە باز دەکەم والله هیچ هونەریم نی تێدا نیە
لا پۆلی چاری ابتدای الحەمدلام قورآنم ختم کرد لای مامۆستاچی بەڕێز بەڵام هەتا تەمەنم گەیشتە با بڵێن لە ساڵی 2009 بوو 8 بوو ئاوا حقیقەتەن کە الحەمدلله مقدارێکی باشیش لە قورئان لەبەر بوو بەڵام بەو شێوەی نەبوو کەوا وەکو بە قیرائەیەک بە سەنەدێکی متصل هەتا وەکو چمە لای مامۆستایەکی بەڕێز لەو کاتەوە کە الحەمدولله سەنەدێکی قراءەشمەرگی حەفظ عن عاصم والله ئەو کاریگەریەی کە بەو شێوەی قورئان دەخوێنیەوە کەوا کەما ئونزیل على الرسول صلى الله عليه وسلم والله وصف ناکرێ مقارنة بەوەی تریان وصف ناکرێ لەبەرەوەی فعلا يعني مجرد تلاوة كشي مجرد تلاوة كتوري برس يعني أو كلماتان كبو شێوەی دەخوێنیەوە سڵتانێکی هەیە لەسەر دڵ و دەروون سڵتانێکی هەیە بەڕاستی جاناب ئاماژەت بەوە کردکەوە ئیوا هەیە کە ئیمانیشی پێ نەبووە ئەو جا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواچی کاریگەریشی دروست کرد هەتاوەکو ئەو سەردەمی خۆشما کە فلان و فلان و فلان ئیتر تیلاوەی قورئانی پیرۆز هەتاوەکو مثلا مجرد لە تیلاوەکەی ئاخات تیلاوەکەی زۆر گرنگە خۆ کەم نییە ئەسڵەن یەکە لە وەزفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم يتلو عليهم آياته تلاوي لبو خويو وهروها لبو أمتي كبيان صلى الله عليه وسلم بيخوين لبو أمت يعني يواهب وكو جبيري كوري مطعم كمعلوم زناب تانك كاتكوا دبيستي بيان صلى صورة الطور دخويني توا سدا فرمي كاد قلبي أن يطير سبحان الله يتتصور بك قرآنك كلام الله بو سلطاني كلماتي كبيتي شيش بيخويني توا رسول الله صلى الله عليه وسلم إتر حتى وكو بيان صلى الله عليه وسلم وكاتك أسيدي كوري حضير تخوالي رازيبي كلا شوكيدا أو ذا لهنديك رواية سورة الكهف خوينتو يأخذ سورة البقرة بهردو روايات بيني والله أعلم كاتك وحزبا أو بلا هوردك أو حزبا ودكا كوا أو أكرمكم الله أو الله خيك ليو بسراوتو دشيبي وحركي عجيب وغريب دكا كشتيق رويدا إتر رادوستي زوكا آساي دبيتو داس بخوين نوي دكاتو ديسان أو وضع رودة دا كلبو بياني كالو بيان صلى الله عليه وسلم دخوين دجيرتو أو حادثي بسريهاتي فرمويا وتسيا وملائكة دابزيا لبو قراءتك تو أقر بيتو بردوان باي أو حتى بياني كشي دما وخلشيش ديبيني الله قراءة تلاوة قرآني بيروز بوشيوي كخواي قورة ديوي التأثيرات عجيبة هي ملائكة دابزي آخر نزول ملائكة براستي دبيت ما هي فرحناي وسكناي وآلامي دلو درون أو زاري هر لتلاوكي وباشان استماع لبو قرآن بيروس استماع يعني انت مش هذا كي آخر بيان صوت من لبوي دابزيا كزوكو أو تلقينا كردية أو ذات تكريف لابن مسعود دكا اقرأ علي أقرأ عليك وعليك أنزل أحب أن أسمعه من غيري يتر كاتك استماع دكا رسول الله صلى الله عليه وسلم كاتك تواتي سورة النساء فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا حسبك حسبك كسر برز دكاتوا بيغمبر صلى الله عليه وسلم لتساي مبارك في المسجد ديت أخواري يتر براستي تلاوي استماعي لبركردني أخي لبركردن براستي يعني لو فضليك كالقرآن للسنة بيان صلى الله عليه وسلم آما زي بيدرا لبركردن يقلا اشتهر قرنقا كاني ولا برسي اون دا قوري هيت كسيك بقناعتي من هندي حافظ قرآن بيروس تلاوناك لبوي بارز قال لسربك هنالك لوي دا حتى أكو زانان زواني وصف دا كان قرآن بيروس كطبعي وسريع الحفظ لبروي ولقد يسان القرآن للذكر برام سريع النسيانشة لبرسي أوش الرحمة أجر ونبي كسي حافظ القرآن بشتي لي ذكاته حفظ كردو خلاص كوتاي بينا بلكو زانان بتجربه وباستنباط بابلين لا فرمود كان في الرسول صلى الله عليه وسلم كوريان قلت بتجربه شوا كسي كوا هر مقدارش لبري بتايبت حافظ القرآن حدي بابلين أدنى من هي حدي أعلى من هي لبو مراجعة قرآن بيروس أو بري كزور زور بخاويو بابلين كم ترين رجع كمراجعة بكيوة رجع جزءك
کە عولەما ناوێن لێنا کە بە مانگێک قورئانی پیرۆز مڕازعە دەکەی و ختمەت الکوسالە کوسالایە ئەگەرنا ئەسڵ وایە بە کەمتر ئەوجا مثلا طریقەی ئەصحاب خوان لێ ڕازیبی کە مەشهورە بە فەمی بشەوق هەر یەک لەو پیتانە تعبیر لە سوورەتێک لە سوورەتەکان دەکات ڕۆژ یەکەم فە لە سوورەتی ئەلفاتیحەوە هەتاوەکو میم ئەلمائیدە ئیتر بە حەف ڕۆژتەوا دەبێت بەو شێوەیە کە دەڵێن حتمما ئەوە ختمەی ئەصحاب بۆ بیتن خوان لێ ڕازیبی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر لەوان زیاتر نەبی لەوان کەمتر نەبوو بەتەکید ئیتر ئەو هەموو تێردادە زۆر مهمە زۆر کاریگەری لەسەر دڵ و دەروون هەیە تەأسیری قورئانی پیرۆز کەلیماتی قورئانی پیرۆز حتا وەکو تەماشای ئەبحاثەکان بکە کە لەسەر تەأسیراتی قورئانی پیرۆز لەسەر نەکەر دڵ و دەروون هەتا لەسەر مێشتی ئینسان دەڵێ بەشی پێشەوەی مێشتی ئینسان فوسی ئەمامی کە پێدەگوترێ کە جێگای بڕیاردانە دەڵێ قورئانی پیرۆز سبحان الله تیلاوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز تەأسیر لە قیشرە و لە پەردەکەی ئەو فوسی ئەمامیە دەکاتن تاوەکو کاریگەریە چوای لەسەر دروستەکە کەوا فعلاً بڕیاری لە جێگای خۆی بدا بڕیاری ڕاست و دروست و سەواب بدا قورئانی پیرۆز لەسەر مێشتی ئینسانیش تەأسیر لە ناقیلاتی عەسەبی دەکات کە مادەی سیرۆتۆنینە ئەو مادەیە زیاد دەکات ئەو مادەیە بە زیادبوونی ئینسان دەپارێزرێ لە کەئابە و لە خەمۆچی و قەلیق و ئەو بابەتانە شعور بە سەعادە و خۆشبەختی دەکات ئیتر ئەوە لەسەر هەموو دڵ و دەرونی ئینسان ئەلا بذیکری الله تطمئن القلوب ئەو جا لەوەش گرنگتر عەفوکە لە پاش ئەوەی کەوا فعلاً ئەو هەموو تام و لەزەت و چێژە زیاتر بەچی تەواو دەبی كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته تدبري بکەن هەر سبحان الله هەتا لەفظەکەی تەماشاکرد چەند بە تەشەدودەوە وەنیا شەدەی تێدا ليدبروا آياته حتى والله أعلم من يعني من وايت دەگەم ئەو ئاەتانی قورئان پیرۆز وەکو تازە ئاماژەم بە مەسەلەی ئەحکامی تیلاوە و مەسەلەی مەد و ئەوانەی يعني حتى والله أو مەدەشی مەقسوودە تعبیر لە توولی مانایەکەشی دەکاتن ئیتر بەو شێوەیە لە دوای ئەوەش طبعا هەموو ئەوانە مەقسەدی ئەخیری عمل پێکردنە کەوا ئەگەر بێت خوا نەخواستە ئەوەی لەگەڵدا نەبی بەڕاستی کارە ساتە لما تقولون ما لا تفعلون بەڵێ دەستە خۆش جەنابی دکتۆر طبعا قورئانی پیرۆز یەکێکە لە کارە زۆر زۆر گرنگ و گرانبەهاکان بۆ داعوە و بانگەواز کە داعوەی زۆر لە پێغەمبەرانی تایە ئینسان کە قورئانە خوێنێتەوە باسی ئەخلاقیات و هەڵسوکەوتی ئینسانەکە طبعا ڕاتەکێشێ کە من کێشتەکە هەشتێک زۆر دووبارەی بکەیتەوە زۆر کاریگەری لەسەر ئینسان دروستەکان قورئانش بۆیە کاریگەری لەسەر ئەوانە زۆر دروستەکە کە زۆر دووبارەیەکەنەوە ئەیخوێننەوە كو آتانا خنيتو وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما لدهان شونا إما آياتي هاوشي ومان هي كباز لها سكوتي إنساني إيمان داركا من إنسان هاو سنگ به قرز به رازگو به سرراز به ام إنسان سنگ فراوان به لبرده به مروفا خدمت گزار به بو غيري خوي زور صفتي عجيبي تايا كخوي پروردگار نردوتي لێرەوە ئەوەی کە دێتە یادم جیفریلانکیە لە ئەمریکا یەکێکە لە مامۆستا یەکەمەکانی ڕیاضیات لە جیهانە تەڵەبەی ئەعدادیە بوو لە دەرسی یەکێک دەرسێکی دینیان هەبوو دژ بە مامۆستاکەی خۆی وەستایەوە وتی من بڕوان بە مەسیحیەت نییەوتی تۆ مولحیدی وتی بەڵێ من مولحید و بڕوان پێی نییەوتی شکات دەکەم لای باوکەوتی شکاتکە شکاتی لێکرد لای باوکی لە ماڵەوە دەری کرد چۆ شوێنێکی تر ئەو هەر خۆی مایەوە زۆر زیرەک بوو چۆ زانکۆ لە پۆلی دوی زانکۆ بوو ئەوانەی کە دکتۆرایان هێنان لە ڕاضیاتە ئەچون بۆ لای ئەو وی تالیماتی لێوەرگرن هێندە بلیمەت بوو لە بواری ڕاضیات و بیرکاریە جارێکیان ئافرەتێک کە ئەهلی حیجابە وازام خەڵکی فەلەستین بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەلەبەی دکتۆرا بوو خەریکی خوێندن بۆ لە ئەمریکا چۆ بۆ لای مامۆستاکەی پێوتۆ پرۆفیسۆرەکە بچۆ بۆ لای ئەو باڕێ نمونی بکە بۆ لای جیفریلان کە تەلەبەی دوی زانکۆ بووە و زۆر زیرەک بۆ جیفریلانک مولحید بووە کە ئەچێتە لای بە حیجابێک ڕوا بۆ لای و ئۆتۆماتیکیان خۆیاڵێ نازانم بۆ لەبەری هەستام ئەوانیتر لەبەری هەڵناسام سام و هەیبەتێکی زۆری هەبوو لەبەرم ئافرەتێکی داپۆشتا و بە حیا و حیشمەت بە حورمەت
ئەلێ دانیشتو تعلیمات و هەموو شتێکم ماوەی یایە لە ماوەی 1-2 ساعتێکە لە دوای وتم ئەکرێ پرسیارێکی لێ بکەم تی بەڵێ تی ئەم جوبی بەرگی تۆ چییە بۆ وایە کە تۆ ئافرەتی وەڵا خەم موسڵمانم خەڵکی کوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لای فەڵەستین و ئەوانە ئەی بۆ خۆتان ئەپێسنەوە ئاوا تیاخە دینەکەمانوان پێیان پێڵێ دینەکەی تۆ چی ئیسلام ئەی کتێبەکەتان بریتێ لە قورئان ئەڵێ زۆر معجەب بووم پێی بە شێوەیەکی کردەی زۆر کاریگەری لەسەر دروست کردم ئەڵێ پێم وت باشە و قورئانە من ئەتوانم بیبینم وتی بەڵێ بە تەرجەمەکراوی هەیە نوسخەیەکی بۆ برد لە 48 ساعتە خوێندێەوە لە 48 ساعتە خوێندێەوە کە داینا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدان ڕەسوڵ الله لە زۆر ڕۆ تێفکری بۆی ڕۆی ئافرەتێکی ئاوا بە شێوازێکی کردەی حیا و حیشمەتێکەوە توانی بێتی کاریگەری لەسەر پیاوێکی ئاوا دروست بکات ئەم قورئانە کە ئەچێتە نێو دڵەوە ڕەوشتەکە وەکو جەنابی دکتۆر عوسمان ئاماژەی پێکەوە و ڕۆژتی پێغەمبەری لێدی عەلەیهی سەڵات وەسەلام کاریگەریەکی زۆر لەسەر بەرامبەر دروستەکە هەمیشە خوا لە یادە هەمیشە هەست بە مەعیەت و لەگەڵدابوونی خوای پەروەردگارەکەی هەمیشە بەهەشت و جەهەنەمەکەمان لە پێشتاوە هەمیشە تعلیماتی قورئانی کە بۆ هەموو کایەکانی ژیان هاتووە لە هەموو بوارەکانی ژیانە لە هەموو هەڵس و کەوتێکمانە لە هەموو جونگەیەکە ئێمە لە یادمانەوە ئەم قورئانە کە ئەبێ لە ژیانمانە جێبەجێ بکەین و پەیڕەوی بکەین جا ئێمە ئەگەر هەر بە کورتی ڕەنگە ماوەمان کەم مابێ هەر بە کورتی جەنابی دکتۆر عوسمان ئەکرێ مەسەلەن ئاماژەیە بۆ بکەین کە کاریگەری قورئان لەسەر سەلەفی ساڵح مامەڵەی ئەوان لەگەڵ قورئانی پیرۆزە بە کورتی ئاماژەیەکی پێ بکەین سوپاس دەکەین بەڵێ سەلەفی ساڵح کاتێ لە قورئان تێگەشون یەکەم صیفەت کە کاریگەری لەسەر کردوون مەسەن ئەو ڕەحمانیەتە لە ناو قورئانە یعنی کە بوونەتە مامۆسای میهرەبانی بەڕاستی ئێستا بۆ نمونە کاتێ قورئان دەخوێنیتەوە ئێمە سورەتێکمانێ بە ناوی سورەتی الرەحمان ئەفەرمێ الرحمن علم القرآن يعني بصفة رحمانية في القرآن كردي تسيرك بول القرآن كسيركين كاتباسي علمك لقى الرحمة هميشا رحمة بيشخا آتيناه رحمة من عندنا إن جاء وعلمناه من لدنا علما ياخو يعني جماعتي أصحاب الكهف يعني ربنا آتنا من لدنك رحمة إن جاء وهي لنا من أمرنا الرشد سليف الصالح بوش وازك القرآن تيجشتون يعني كاتي قرآن وكو الرحمة چونك بيغمر رحمة للعالمين قرآنش خواي قورو وصفيك كاويج رحمة للعالمين رحمة للناس ما شبوها مو كسك برحمة أشياء بيشوا إن جاءوا كاتا كسلفي صالح كسيركي خوانوكو بزيشك زانيوا ما مستايك بلام رولي بزيشك بيني بزيش كاتي سيري نخوشي برام بركة آيا أقر مهرباني نبخشيت أو نخوشي سودي لي أبينيت سودي لي نابينيت برواشي بيناكا إن جاء سيريان كردوا حتى برامبر نخوشكي قرصر بي بيوسي بجرعي مهرباني زياتر بون ونا كسك توشي نظر بوا بيوسي بجرعي كي مهرباني هي توشي زنا بوا مهرباني كي زياتر توشي كفر بوا مهرباني كي زياتر توشي شرك بوا مهرباني كي زياتر تا گناهي زياتر بي او مهرباني كي زياتر يعني بخشيوا يتر هل بيغمرو بيقرا عليه الصلاة والسلام چون معاملەی کردووە لەگەڵ هاوڵەکانیە ئێستا ئەو نمونەیە تەسەوور بکە لەگەڵ مسلمانانە آخر منێک ئەگەر ئەو شتم بەسەرا بێ والله لەوەچە تەحمل نەکەم 100% تەحمل ناکەم ئەوەتان لە مزگەوتی بەختیاریە وتارە خوێنمەوە ڕۆژی جومعەیە قەرماڵەیەک و حەشاماتێکی زۆر کۆبۆتۆ لێم لە گەرمەی وتارە شووتی فرۆشەکێت نوێشخۆلەکان واز لە منن و هەر هەموو ڕۆکەنە شووتی خۆشێک 12 کەسە بێنێت آخر چیم بێ لێت آخر هەر جوشم تێکەچێ طبیعەتم تێکەچێ ئاستی وتارەکەشم دابەزێ گرژومۆ نەبم یانی ناڕەحەتە بم کەچی ئەو نازدارە عەلەیهی سەڵام وای بەسەر هاتووە وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا وتركوك قائما كەچی بە یەک وشە لەو بەشی نەکردوون قسەیەکیش پێنەوەتوون اینجا ڕقێک لە دڵیا دروست نەبووە ئەزانێ چونکە ئەوانە تووشی نەخۆشی بوون بەر باوەشی گەرمی بۆ کردوونەوە لە بەرەوەی چی فەرمێ وەکو ئەوە وایە من و ئێوە وەکو نمونەی چیوان هەیە نمونەی ئاگرێک كمثل الرجل أوقد نارا فجعل الجنادب يعني سيركي بابولا وأب حشراتون شون يعني بچننو ئاگرەکە من دوورتانە خەمەوە بەڵام هەنێکتان لە دەستی من دەرژن هەر خۆتان ئەچنە ناو ئاگرەکە یعنی تەسەوور کە خۆی کردووە بە ئاگر کوژێنەوەیەک خۆی کردووە بە بەرگریکارێک لەوەری خەڵک نەچێتنەوە ئاگرە بسووتێ نەکوکو ئێوە یەکسەر ئەگەر کەسێک گوناها بکات یەکسەر خوار و ڕشکات و خوا لە کاتێکە ئەمە یەکێک لەو نەخۆشیانەیە کە لە کۆمەلگامانە بەڕاستی بڵاوت و هەنێ بانخوازیش بەکاریانە خوار و ڕشکات کە سەیری قورئانەکەین خوا ڕوو ڕشکردن بەس بۆ کافر هاتوو
چۆن دروسە بڵێ یا ڕەبی فڵان کەس بە کافری ببنی آخر چۆن دروسە وأما الذين اسودت وجوههم وانیا ئەوانە لە جەهەنەمان ینی ئەبەو شێوازە سەلەفی صالح مامەڵیان کردو لەگەڵ گوناحکاری شابێ مامەڵێکی ڕەحەموتی بکەیت ڕەحەموتی بەر لەوەی کەوا حکم بی بەسەر یا سەرزەنشتێکی ئەبێ لە ئامێزی بگریت بۆ ئەوەی کە هێمن و ئارامی کێتەوە ئەو جار بتوانانی ئامۆژگاریشی بکەیت. جەنابی دکتۆر بە کورتی ئەزمونە هەیە جەنابە لەگەڵ حیفزی قورئان و خوێندنەوەی قورئانە ئامۆژگاری چییە بۆ گەنجی موسڵمان لەم ڕۆژەیە هەڵسوکەوتی لەگەڵ قورئان و حیفز و لەبەرکردن و خوێندنەوەی؟ کاکتۆری بەڕێز ئاماژە بەو ئاەتە دەکەن لە سوورەتی یونس کە رب العالمین دەفەرمێ يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. ئیتر زۆر جوان لە ئیبن عاشور وەصفی دەکا تەفسیرە و ئاەتە دەکا دەڵێ کەسی نەخۆش کە دەستە لای دکتۆر یەکەم جار شتە خراپەکان لە بۆی دەستنیشان دەکا کە بوویتە سەبەبی ئەو نەخۆشیەی پێویستە خۆتی لێ پارێزی پاشان بەڵێ پاشان عیلاجی لۆ دادنێ پاشان نەخشە ڕێگا لۆئیکەوە جارش تر توش نەبێ مەوعیڵەکە بریتە لە دەستنیشانکردنی شتە خراپەکان خۆتان لێ پارێزن اینجا شیفا عیلاجی پێددا وهودا ئەوە نەخشە ڕێگایە ئیتر ئەوە لە بۆ هەموو خەڵکی بەڕاستی لێ بەڕاستی واللهی ژیانی ڕاستەقینە ئەو ژیانەیە کە لە خزمەت قورئاندای والله ئەو کاتە هەز بەبوونی خۆت دەکەی ئەو کاتە لە خزمەت قورئان پیرۆزدای ئەو کاتە هەز بەو کەرامەتە دەکەی کە خوای گەورە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم لە خزمەت ئەو قورئانەیە لێ هەل لە دوای ئەو ئاەتە لە سوورەتی یونس خوای گەورە دەفەرمی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. والله أو قرآن جێگای دڵت پێ خۆش بی والله هەندێکەوە فعلا پێی بەختەوەر بی زۆر گەورەترە و چاکترە لەو دنیای ئەهلی دنیا کۆی دەکەنەوە. ئیتر بەڕاستی ئەگەر بەختەوەری دنیامان دەوێ ئەوە هەر پێویستە ڕوو لە قورئان پیرۆز بکەین قیامەت هەر ڕوو لە قورئان پیرۆز دنیا و قیامەتمان دەوێ ڕێگایەکە هەر ئەوەیە. دەستان خۆش جەنابی دکتۆر عوسمان هەڵەبجەیی جەنابی دکتۆر عەبدوڵڵا حەداد خوای گەورە پاداشتان باتەوە. خۆشەویستان و ئازیزان خوازیارین کە توانی بێکمان سوودێ لەیەک ببین و سوودێکمان گەیان دەبێ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. نون والقلم وما يسطرون